خدای افسانه سعر گرانه واسه توش گران بینه بس پاچی معاش یا کربین باشه حکومت معاش دانه باشه سیب چکه لفیه شانش بینی که چطوره بینی که جا سیگنه بی سیگل کن بی بگه شالتن خسته سیگت کن توش یعنی توش جدید گرانه بره اوه دیجی راستی باشه سالی کنه مناسبه اب رمضان پیروز من سر وجدان خلقه که انسان وجدانوی تمام بتن بخواد در فد نابیند به رمضانی به دولازی به رمضانی خواهی زنگین کرد بینما دی پتر مساعده فقیر و جارا کتن بها باشه هندک باشن انشالله بینم یعنی خلقی ما نه وصانه کو در فد کار بینه کو استقلال خلقی بکن ئێمە من پێشەنگایە لەگەڵ کۆمەڵی خانمی دەزڕەنگین هەریەکە بە ئیشێک بەشداریمان کردووە داهاتەکەی کۆکەینەوە بۆ مناڵە بێت سەرپەرشتارانە ئیشەکانمان ئیشی دەستین هەمووی مود و زەنگیانەیە مێخەکە جلی چندراوە ئیشی تەختە و ئیشی شوشە و ئیشی ئەوانی کە ئیشی دەستن بەشداریمان کردووە بە هاوکاری گروپێکی دەستڕەنجینی خۆبەخشی دڵسۆز کە من لێرە زۆر سپاسیانەکەم دەستی ماندووبوونیان ئەگوشم هەستاین بەکردنەوەی پێشانگایەک لە هۆڵی ئەم نەسوورەکە بە ئامانجی ئەوەی کە لە داهاتی ئەم پێشانگا بتوانین سوودێ بگەینین بە کۆمەڵی مناڵی بێسەرپەرشت و کەم دەرامەت بەداخەوە زیاتر لە 2000 مناڵ لای ئێمە فۆرمی هەیە و ناویان تۆمارە ئەم مناڵانە هەموو چین و توێژەکانی لە خۆ گرتووە بۆ نمونە مناڵی شەهید مناڵی پێشمەرگە مناڵی خێزانی ئاسایی تیپی موزیکی سنتەر گروپی گیتار چەند فێرخوازێک کۆمەڵێک بەرهەمی موزیک و گۆرانیان پێشکەش کرد ئامانجی ئێمە لەم چالاکیە دەرخستنی توانای گەنجانە بەو پێی ئەم پرۆژەی ئێمە پرۆژەیەکی قازانجنەویستی پەروەردەکردنی گەنجانە کە ڕۆژانە ڕێژەیەکی زۆر گەنجان تێیدا سەردانی دەکەن و لە ڕێگای کۆمەڵێک مامۆستای پسکۆرەوە گەشە بە توانایان دەدرێت.